ئەم کۆنفرانسە کە بە هاوکاری نێوان یەکێتی پەرلەمانتارانی کوردستان و کۆنگرەی نەتەوەی کوردستان ئەمڕۆ سازکراوە ماوەیەکی زۆرە کاری بۆ دەکەین دوای ئەو گرژیانە هات کە لە نێوان پارتی کرێکارانی کوردستان و پێشمەرەکانی پارتی دموکراتی کوردستان لە مەنتیقەی بادینان ڕوویدا مەترسی شەڕی کوردکوژی و ناوخۆی پیا بۆ لە شنگاڵیش هەمان شێوە کێشە هەیە بۆیە ئێمە بە هاوکاری هەردوو لە بڕیارماندا کۆنفرانسی بکەین لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان نوێنەری پارت و ڕێکخراو لایەنە سیاسیەکان و کەسایەتە سیاسیەکان کۆکەینەوە پەیامێکی ئاشتی بدەین بە گوێی لایەنە ناکۆکەکان داوای یەکڕێزیان لێ بکەین داوای ئەویان لێ بکەین کە چیتر شەڕی کورد دژ بە کورد ڕوونەداتەوە لە بەرژەوەندی داگیرکەرانی کوردستان ئەمڕۆ لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان و نوێنەرانی پارت و ڕێکخراوەکان بە شێوەیەکی سڕ و پڕ بەشداری ئەم کۆنفرانسیان کردووە بەڵام لەبەر بارودۆخی نەخۆشی کۆرۆنا بە شێوەی ئۆنلاین بەڕێوە دەچێت بڕیار وایە تا ئێوارە بخایەنێ و لە کۆتاییشدا ئەنجامنامەیەک ڕائەگەیەندرێت کە وەکو پەیامێکی ئەو کۆنفرانسە دەبێت بۆ دروستکردنی ڕایەکی گشتی پشتیوانی بۆ ئاشتی و دژایەتی بۆ شەڕینەوە ئەو پارتانێکە لە ڕۆژئاوا و لە باکوور و لە ڕۆژهەڵاتانە بە پەکەکە و غێری پەکەکەشەوە هەمویان پەیامی خۆیان ڕاگەیاندوە تا ئێستا ئەوانەی کە قسەیان کردووە باس لەوە دەکەن کە ئێمە دژی شەڕی ناوخۆین ئەمە ئامادەیمان تێدا هەیە هەموو ڕێگاگرینە بەر بۆەوەی ناکۆچەکان لەسەر مێزی گفتوگۆ چارەسەر بکرێن و داوا لە کۆنفرانس کراوە کە لە دوای کۆنفرانسەکە شاندێک پێک بهێندرێ سەردانی لایەنەکان بکە بۆ ئەوەی بە شێوەیەکی کردداری ئەم بارگەژیانە کۆتاییان پێ بهێن